فاصبر على ما يقولون وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل الغروب ومن آناء الليل. خواهی پەروەردگار دەفەرمێ یادی خوا زۆر بکە، ذکری خوا زۆر بکە لە سێ کاتی زۆر مبارەکدا. قبل طلوع الشمس پێش ئەوەی خۆر دەرکەوێت نوێژی بەیانی بکە، دانیشە ذکرەکانی خوا بکە. پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ من صلى الفجر في جماعة ثم جلس في مصلاها الذي صلى فيه يذكر الله تعالى إلى أن تطلع الشمس فصلى ركعتين كان له أجر حجة وعمرة تامة. هر کەسێک نوێژی بەیانی بە جەماعەت کا و دوای دابنیشێ تاوەکو خۆر دەردەکەوێ، یادی خوا بکە، ذکری خوا بکە، قورئان بخوێنێ، ئەنجا دوای ئەوە دوور کات نوێژی ضوحا بکە، وەکو حەج و عومرەیەکی تەواوی کرد بێ ئەوایە. یا زۆر بەمان ئەو کاتە مبارەکە لە خەوی غەفڵەت داین. ڕەمەزان وای لێ کردین بەیانیان نەخەوینەوە، بەیانیان دابنیشین کە پیرۆستترین کاتی تۆ لە ڕۆژدا بەیانیانە دوای نوێژی بەیانی. لەمە دوا براکەم وا بکە دوای ڕەمەزانیش ئەو کاتە مبارەکە تۆ لە ذکر و یادی خوادا سەرفیکەی، نەک لە خەوێکی بێتام و بێکەڵکدا. چێ هەیە لە ئێمە حەز نەکات خوا حەجی بەنسیب بکە؟ دەی الصادق المصدوق ڕەسوولی خوا عەلەیه الصلاة والسلام خەبەری پێداوین نوێژی بەیانی بە جەماعەت کەیت و دانیشتیت یادی خوا بکەیت تا دوور کاتەکە دەکەیت بۆت بە حەجێک حیسابە. ئەمڕۆ بەلاتەوە گرنگ نییە، ئەمڕۆ لەوانەیە هەر هەضمی نەکەیت و ئیستیعابی نەکەیت و نەچێتە عەقڵتەوە، بەڵام ڕۆژی قیامەت دێک کە تەرازوو دانرا فڵانە کەس 5,000 حەجی کردووە بەهۆی دانیشتنی بەیانیان، ئەمجا دەڵێ قڕ بە سەرسەرم، خۆ من گاڵتەم لێ دەهات، نەمدەزانی ئەو جددیە لە مەوزوعەکەدا هەیە، بەس تەنها نوێژی بەیانی دانیشتووە بە جەماعەت کردی و دانیش یادی خوای کرد بۆی بە حەجی حساب بوو. یعنی حەقیقەتەن وایە؟ پێغەمبەر فەرمووی چۆن وانی عەلەیهی الصلاة والسلام. ڕەمەزان وات لێ دەکا قیمەتی ئەم دوای نوێژی بەیانیانە بزانیت.